لەگەڵ ئەو لێشاوە پەنابەری کۆتاییەکانی ساڵی 2015 گەشتونەتە وڵاتەکانی ئەوروپا بە تایبەتی وڵاتی نەمسا و لە ئاهەنگی سەری ساڵی 2016دا دەستدرێژی سێکسی کراوەتە سەر ژنێکی ئەڵمانی. ئەمە چیرۆکی نو هاوڵاتی عێراقی پەنابەری وڵاتی نەمسان و ڕۆژی 21/2/2017 لە دادگای ڤیەنا یەکەم دانیشتن بۆ جۆگرتن لە تومەتباران و قوربانیەکەی ئەو کەیسە بەڕێوە چوو. ئەو ژنە ئەڵمانیا ناوی سابین و مامۆستایە لەگەڵ ژمارەیەک هاوڕێیدا بۆ بەسەربردنی پشووی سەری ساڵ چوونەتە ئەڵمانیا و ئەوەی خۆی لە بردم دادگەدا باسی کردووە. ئەو شەوە سەرمەست بوو و ئەو نو عێراقیەش بردویانەتەوە ئەپارتمانەکەی خۆیان و بە هەر نۆ کەسیان دەستدرێژی سێکسیان کردو سەری. ئەو نۆ هاوڵاتی عێراقیە کە هەمویان نازناوەکانیان ئەلجبوریە لە بەردەم دادگای ڤیەنەدا نکۆڵیان لەو کارە کردو و گوتویانە بە هیچ شێوێک دەستدرێژیان نەکردو سەر ئەو خانمە ئەڵمانیە. بەڵام دەسەڵاتدارانی وڵاتی نەمسا هەروەها دەستەوەزان نەبوون و لە ڕێگەی پشکنینی DNA و تۆمەتەکەیان بەسەر ئەو نو عێراقیدا ساس کردوتەوە. لە پشکنینەکەدا دەرکەوتووە کە هەر نۆ کەسەکەیان دەستدرێژی سێکسیان کردو سەر ئەم خانمە ئەڵمانیە. تۆمەتبارەکان تەمەنیان لە نێوانی 22 تا 45 ساڵیدایە و لە میدیا ئەوروپیەکانیشدا ناوی هەر نۆ کەسیان ئاشکرا کراوە.